وڵایزان لەم تەوەری هەوڵدەین کۆمەڵێک زانیاری تەندروستی بە ئێوەی ئازیز ببەخشین بە تایبەت دەربارەی پچڕانی بەستەرەکانی ژنۆ هۆکارەکانی وەروە چۆن چارەسەر دەکرێت بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا لەوەنی پسپۆری نەشتەرگەری ئێسک و شکاوی کاکتۆریان زۆر خێر بن. ڕەنگە دەستەواژەی بەستەر بۆ کۆمەڵێک لە بینەران یان باش لی تێنەگەن یاخود هەر نەزانن مەبەست لە چیە گەر سەرەتاوە لەوە دەست پێکەین مەبەست لە بەستەر چییە و لە چ بەشێکی ئەژنۆیە. سەتا سڵای خواتان لێبێ سڵای خوا لە بینەرانیش ئێمە پێکهاتێ لەشمان ئێسک و جومگەیە ئێسکەکانیش پێکەوە جومگە دروست ئەکەن کۆتایی ئێسکەکان ئەم جومگە دروستکردنە پێویستە کات پێکێک پێکەوەیان و بیان بەستێتەوە ینی ئێسک بە ئێسک بەستنەوە بە مجموعەیەک ڕێشاڵی سپی دروست یەکە بەستنەوە پیانەڵێن بەستەرەکان ئەمە تەنها ئیشان بەستنەوەی ئێسکە بە ئێسکەوە ینی بەستەرەکان ئیشان بەستنەوەی شتی تر نیە تەنها ئیشان بەستنەوەی ئێسکە بە ئێسکەکانەوە بەمان ناوترێت بەستەرەکان لە هەموو جومگەیەک ئێمە بە یەک دەکەون لە ڕێی بەستەرەکانەوە بەیەکەوە بەستراونەتەوە بەستەریش جیاوازە لە ماسوولکە بەدڵنیایەوە ماسوولکە کە جوڵەی جومگەکان دروستەکات خۆی ئەبەستێتەوە بە ئێسکەوە بە شتێکی ترکە پێڵێن ژێ ئەمە جیاوازە لە بەستەرەکان. زۆر باشە بەستەر تەنها لە ئەژنۆیە هەیە لە هەر شوێنێک وەکو ئاماژەت پێکرد جومگەی تیاابێ بەستەری تیامە یەک دووهەم ئایا لە ئەژنۆیە یا لە جومگەکانە یەک بەستەر هەیە لە هەر جومگەیەکە چەند بەستەرێک هەیە. ڕاستە لە هەر جومگەیەک کە جوڵاو بێت ئێمە سێ جۆر جومگەمان هەیە ئەو جومگانی کە جوڵاون جیاوازن لەو جومگانی کە سابتن ئەو جومگانی کە جوڵاون بەدڵنیایە بەستەریان هەیە و تەنها بەستەریش نییە چەند بەستەرێکمان هەیە بەڵام لە جومگە بۆ جومگە فەرقەکات. ئێستا جومگەی ئەژنۆ کە پێکاتوە لە ئێسکی ڕان و ئێسکی قامیشە و کڵاوی ئەژنۆ بەسەریەوە نزیکی 11 زیاتر بەستەری هەیە کە بەتوانین بڵێن تاکە جومگەیە کە زۆرترین بەستەری هەیە بۆچی ئێمە چەندێک جومگەمان هەیە ئێسک بە ئێس خۆی گەبەستێتەوە بڵێ کڵاوینی هەیە فنجان و تۆپەکەی وەکو سمت ئەچێتە ناویەک و یەکتری ئەگرن بەڵام ئێسکی جومگەی ئەژنۆ دوو ئێسکی ڕێکن ئەگەر بەستەرە نەبێت جوڵاون پێکەوە نابەسترێنەوە. کاک دکتۆر لە چ کاتێکە بەستەر تووشی گرفت دەبێواتە گرفتی بەستەر تەنها پچڕانێتی یاکرێ لاواز بێ با بڵێن تووشی داخوران بێ یا تێک بچێ یاخود تەنها ئەپچڕێت خۆی وەک هەر بەشێکی تری لاشە ئەوش نەخۆشی خۆی هەیە کاریگەری نەخۆشی درێژخایەنەکان کاریگەری تێکات کاریگەری تەمەنی لەسەر دروست ئەبێت یعنی ئەوانی کە نەخۆشی هۆرمۆناتیان هەیە لاستیکی جسمیان زیاتر لە کاتی پێویستە یا ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەوانی کە تەمەنیان بەرەو ئەڕوا وردەوە داخوران و شل بوونەوە و تێکچوونی بەستەرەکان تیا دروست ئەبێت. کام جۆری بەستەر ئەبچڕێ ینی هەموو جۆری ئەو بەستەرانی باست کرد ئەو ژماری کە لە بابلن ئەژنۆیە هەیەن لەو جومگانی کە جوڵاون ئایا هەموو جۆرەکانی بەستەرەکان یا بابلن قابلی ئەوەن بچڕن بەدڵنیایەوە هەموو جۆرێکی بەستەرەکان چونکە شوێنێکی جوڵاوە قابلی ئەویان هەیە کە بریندار بن یا بچڕێن یا تووشی هەر داخورانێک بن کە ڕۆیەتیانە. کاکتۆر مەدام بەستەر کەواتە ئەکرێت بڵێن تووشی داخوران بێ باریک بێتەوە یان با بڵێن تێک بچێ ڤایرۆس بیگرێ یان ئەو بابەتانی کە باست کرد ئەمە وا کات بڵین ئاسانتر بێ یاخود واریتر بێ بۆ پچڕانی بۆ تێکچوونی بۆ شکانەوەی بەدڵنایە بەڵێ ئێمە گەرسێکین ئەو کەسانی کە وەرزش ناکەن یا ئەو کەسانی کە تەمەنیان هەیە بەستەرەکانیان لاوازترە کە بەستەرێکش لاواز بوو جوڵەیەک یا زەبرێکی هێواشتر یاوانی کە هەوکردنی بەستەرەکانیان هەیە بە ڕیشاڵی بەستەرەکانیان تێکچوە زۆر ئاسانتر بەستەرەکانیان تووشی داخوران و تووشی پچڕانە بێت. بەڵام کاک تۆ باست لەوەکەوانی کە وەرزش ناکەن بەستەرەکانیان بێز بەست ئێمە بینی لە ناو گۆڕەپانەکانە ئەوانەی وەرزشوانن زۆر جاربینە لە تووشی پێکان بووە بەستەری ئەژنۆی بچڕاوە ئەمان لە باشترین حاڵەتی با بڵێن بەهێزی بەستەرەکانیان ئەوان بۆ بەستەرەکانیان بچڕێ ئەوەش بۆ خۆی قسێکی ڕاستە ئێمە سەبەبی یەکێک لە سەبەبەکانی پشانی بەستەر زەبری دەرەکیە ئەگەر تۆ نەزانیت جوڵەیەکی ئاسایی بکەیت جوڵەیەکی وەرزشی لە شێوەیەکی خۆیان بکەیت یاخود زەبرێکی لە ڕادەی خۆی زیاتر ئەمیش بە شێوەیەکان قووەتێکی دیاریکراوی خۆی هەیە ئەوەندە ئەتوانی خۆی ڕاگرێت تۆ لەوە زیاتر زەختی لەکەی وەک هەر پەتێکی تر وەک هەر شتێکی ترە بچڕێ
لەبەر ئەوە ئەگەر هەر غەڵەتێک جوڵانەوە هەبێت بەتایبەتی ئێمە ئەگەر باسی بەستەری ئەژنۆکەین بەستەری ئەژنۆ گوتمان نزیکی 11 بەستەرە بەڵام چواریان ڕئیسین ئەم چوارە کە ڕئیسین دوانیان پیانەوترێت بەستەری خاچی پێشەوە و بەستەری خاچی دواوە دوانیشان بەستەری لاکان بەستەری جانیبەکانیان پێڵێن بەستەری خاچی پێشەوە ئەتوانین بڵێن نیوەی زیاتری پچرانی ئەوەی پێڵێن بچرانی بەسەر بەسمان بەستەری خاچی پێشەوەی کە ئێم پێڵێن ACL ئەمە زۆر جار بەڵێ لە یاریزانەکانە ڕوئایات لەو کەسانەی کە لە ناکاوە یاریەکەن پێچەکەنەوە ئەڵێ هەستم بە زەربەیەکرد لە قاچی تیشی بەرنەکەوت بە ئەو زیاتر مەسەلەکە زەربەیەکی یا توانایەکی لە حەدی خۆی زیاتر کەوتۆتە سەر بەسەرەکە و تووشی پچرانی کردووە کاکتۆر مادام هەر باسی ئەشنۆی ینی بۆی باشتر بینەران ئەم بەستەرانە لە ئەگەری پچرانیانە واتە لێ ئەبنەوە یاخود زۆر جار لە بەرەوەی زۆر جار ئەوترێ بەستەر زۆر بەهێزە ئیتریان لە گەشە ئەوەسێ یاخود جۆڵی بۆ ئاسانی هیچی لێ نایەت یان ئەشکێتەوە واتە یان هە بجا بێتەوە لێک بەستەر خۆی وتمان ئێسکەکان پێکەوە بەسێتەوە لە خوارەوە بەستراوە بە ئێسکی قامیشەوە ئەگەر ئێم باسی بڵێن بەسەری ACLکەین بەسەری خاچەکەی پێشەوە لە خوارەوە بەستراوە بە ئێسکی چەڵەمەوە لە سەریشەوە بەستراوە بە ئێسکی ڕانەوە احتیمال هەیە لە ئێسکی چەڵەمە لێ بێتەوە جای وایە پارچێک لە ئێسک لەگەر خۆشی ڕاکێشەیە احتیمال هەیە لە ناوە ڕاستا بچڕێ هەر لێ بێتەوە یان ئەچڕێ وەکو هەر پەتێکی تر احتیمال هەیە لەسەرەوە لە ئێسکی ڕانەکە لێ بێتەوە لەوانەیە هەرچی احتیمالەکە واریدە زۆر باشە چۆن بزانین کەسێک کە ئاسایی ڕێەکە زەبرێکی بەرکەوتو یان یاریزانێک کە باست کرد با بڵین لە سورعاتێکی زۆرە ئەگەڕێتەوە یا جۆرێک حرەکەیەکەکە کە ئەبێتە پچڕانی بەسەرەکەی چۆن بزانین ئەگەر ئازارێک لە ئەژنۆمانە هەبوو یا لە جونگەیەکی جوڵاومانە هەبوو بە چیا بزانین نیشانەکانی ئەوچین کەەوە بەستەرە و عزیێتی بۆ یا بچڕاوە ئێمە ئەتوانین نیشانەکان بکەین بە دوو بەشەوە نیشانە سەرەتایەکان ئەوەی لەو کاتە ڕاستەخۆ لە کاتی زەبرەکە توشمانە بێت نیشانەکانیشمانەیە کە دواتر لێوان دەرەکەوێت نیشانە سەرەتایەکان ئەوەیە نەخۆش کەسەکە یاریزانەکە یا ئەو کەسەی کە حرەکەی کردووە ئەڵێ دکتۆر هەستم بە دەنگێ کرد تەقەیە کرد هەستم بە ئینێ کرد هەستم کرد شتێک پچڕا خرپەی هاو یعنی هەستێکت هەیە هەستەکەی ئیتر قاچەت سوڕا لە شوێنی خۆی نەماوە دومی ئەوە ئازارێکی زۆر پێیا کات قاچەکە لە 24 ساعتی سەرەتای ئاوسانێکی زۆر دروست ئەکات نەخۆشەکە توانای چەمینەوەی ئەژنۆی نامێنێت ناتوانێت جوڵانی ئەو جونگەی نامێنێت کە هەیە لەگەڵ یان ناتوانێت بەردەوامی بە یاریەکە بات لە سەر ڕۆشتنێکی ئازارێکی زۆر بۆ دروستەکە ئەمە سەرەتامی بۆ دروستەکات پاشان وردە کە خۆی پارێزێت و علاج بەکارێنێک دوای ماوەیەک ئەڵێ دکتۆر هەستەکەم قاچەکەم فەلەتەکە یعنی وەکو جاران کە ئەڕۆم بەتایبەتی لە کاتی دابەزین ئیتر لە شاخدا ئابەزێت لە پلیکانەدا ئابەزێت جای وای لە سیارەدا ئابەزێت هەستەکات کۆنتترۆلی بەسەر ئەژنۆیان نییە جاری وایە ئەڵێ دکتۆر ئەڕۆم واستەکەمی لە داو پاڵێکم پێوەنێ کۆنتترۆلم لەگەڵ بەدەست خۆم نەماوە ئەمە نیشانەی پچرانی کامل و دەستدانی کۆنتترۆلی لەگەڵ حاڵەتی هەژبازارەکەات بڵێ جاری وایە ئەڵێ دکتۆر ئەکرێتەوە قاچەکەم تایسە ئەڵێ من ئەوە 3 ساڵ بەستەرم پچرا و تایسە 3 جار کولاوەتەوە نیشان ئەمە نیشانی ئەوەیە جگەلەوەی بەستەرەکەی پچرا وردە کاریگەری لەسەر بەشەکانی تری ئەژنۆشی دروست کردەوە بۆنی جنابەت ئاماژت بۆ کرد 11 بەستەر لە ئەژنۆیە هەیە چواریان زۆر ئەساسی پچڕانی یەک دانە لەو چوار ئەساسیەکە یان ئەوەکانی دیکە گرفت بۆ ئەژنۆ بۆ ڕێڕۆیشتن و بۆ ئەو حاڵەتانی باست کرد بەدڵنیایە خی گەورەوە دروستی کرد و هەریەکی ئیشێکی خۆی هەیە ئەوەی بەستەری ئێمە پێڵێن بەستەری ACL یا خاچی پێشەوە ئیشەوەی نەیاڵێ ئەو ئێسکەی ڕانەمان بۆ پێشەوە بخزێ دواوە نەیاڵێ بۆ دواوە بخزێ جانبیەکان بۆ ئەملا ئەولاوە هەریەکە ئیشێکی تایبەتی بۆ جوڵەیەکی تایبەتی خۆی دروست کراوە بەدڵنیاییەوە پچرانی بەستەری پێشەوە کاریگەریەکی تاوە کاتە سەر کۆنتترۆلی بەڵانسی ئەژنۆکە بەڵام لە هەموو کەسێکانە کەسی وا هەیە بەستەرەکەی پچراوە 5-6 ساڵ هیچ مشکلێکی واشی بۆ دروست نەکردووە ئەمە ئەمێنێتەوە سەر بەهێزی ماسوودکە و ژێ و بەستەرەکانی تری دەوروبەری ئەژنۆ هەزاریشی نابێت لە کاتێکا ئەگەر حەزیەتی نەیات یعنی ئەبێ خۆپارێزێکی تاویل تێ بکات بۆ ئەبیستین مامۆساشوان هەر ئەوترێ بەستەری قاچ پچراوە ینی بۆ ئەم جمگەشمان خۆ جوڵاوە ئەم جمگەشمان جوڵاوە بۆ نابیستین لە یاریزانە یان لە خەڵکی ئاساییە
بەستەرەکانی تریانی زۆر باونی ئەگەر بشت بچڕێ زیاتر باز لە ئەژنۆکرێ هۆکاری چییە؟ ئەتوانین بڵێن هەموو بەستەرەکان هینی پچرانان هەیە ئەی بینین ڕۆژانە بەڵام زۆربەی هەرە زۆری ئەژنۆیە لە ئەژنۆشا زۆربەی هەرە زۆری بەسەری خاچەکەیە بۆچی جوڵاوترین جمکە لە لەشی ئینسانە ئەژنۆیە ئەو زۆرترین زەختیش کە بکەوێتە سەر تۆ زەختێکی وا قورس ناکەیتە سەر بەستەری مەچەکەت یا بەستەرەکانی قۆڵت ئەوەندە عەزیەتی بیت بەڵام بەستەری ئەژنۆ بە دەرەجەیە کە تۆ زەختێکی زیاتر لە پێویستی لەسەر ڕاکردنە یاریکردنە بازدانە ڕۆشتنە لەسەری زیاتر حرەکەکە لەسەر ئەژنۆیە پاشان دوای ئەژنۆ قولەپەیە زۆرجار ئەڵێ دکتۆر قاچم سوورا و بەسەری قاچم پچرا ئەڵێن گۆشتی پچراوە من بەس لە گۆشتی پچراوەکە چی ئەویش هەر بەستەرەکەیە کاکتۆر کەواتە ئێمە زانیمان لە ئەگەری بەرکەوتنی زەبرێکی زۆر بەهێزی دەرەوە بەرجونگەیەک بەستەرەکە بە پچڕەیە خودت بە کاریگەریەوەی نەخۆشی درێژخایانی هەبێ یاخود کۆمەڵی هۆکار بەستەرەکە لاوازە بێ و ئەکرێ بە حرکاتێکی نانۆرماڵ ئەویشت ئەزیەت بێت ئێستا هاوڵاتیەک کە بوون تەمەنی 30 ساڵ بێ 35 تا 50 ساڵ زیاتر باڵێن ئەوانە چۆن هەست بەوە بکە بەڕاستی بەستەرەکانی لاواز بوون واتە هیچ نیشانەیەکی من لە بەستەرم پچراوە بڵێن وەرزشەوان مەترسیەوەم لەسەر بێ بەڵام لە حاڵەت یاسەیە چۆن هەست بکەم هیچ نیشانەیەکی من بزانم ئەژنۆکانم یاخود ئەو جومگانەی کە هەمە بەستەرەکانی لاواز بوون تووشی داخوران بوون لاواز بوونی بەستەر کاریگەریکی نیشانەیەکی وا زۆری نابێت ئەگەر نەخۆشەکە زەختی لێ نەکات بڵێ ئەو کەسانی کە بەستەریان لاوازە لەگەڵیشا ماسوولکیان لاوازە لەگەڵیشا کرکراگەیان لاوازە ئەمە وا ئەکات هەموو پێکەوە نیشانە دروستکە نەک بڵێن تۆ تەنها بەستەرت مشکلی هەیە بەسەیان ئەکرێ مەسەن لە حاڵەت یاسیا من هەست بە ئازاری ئەژنۆ بکەم هەست بە ئازاری شانم بکەم ئەکرێ ئەمە کارەکانی و بێ بەستەرەکان بەدڵنایەوە ئازار لە کاتی جوڵە هەڵاوسانی کاتی جاری وایە زۆر ناتوانانی زۆر دانیشی زۆر بە پێوە بوەستیت ئەمە بۆ ئەژنۆ زۆر پلیکانە بەکاربێنی لەوانێکی لە سەبەکان ئەوە بێت یا لە هەر جونگەیەکی ترا لە کاتی جوڵانی لە کاتی بەکارهێنان یا هەز بە ئازار و جاری وایە هەز بە تەقەتەقەیەکەیت لەوانەیە بۆ خوشکبرانی هەورامی زۆر ئاسانتر بزانن چونکە ناوچەی هەورامان پلیکانە و شاخ و هەموو بەرزوانێ مامۆستاشوانیان ئێمە هینە بەستەری بەستەری زیاشمانی حەزر واجبن بەستەر لەوێ ناپچڕێ بەدڵنیا لەبەر بۆ ئیزافەتم قسەی جەنابێت جۆری ژیان کاریگەری ئەکا بەڕاستی تۆ کەسێکی ئەکتیو گرنگی بە زۆر شەوان بیان تۆ کەسێکی ئەکتیوی کابرا لە ئیشی بینەکانی جوڵەی زۆرە توانای جەسەدی زیاترە لە نێوان ڕەگەزەکانە لە نێوان مناڵ و یا با بڵێن گەنج و ئەوەی مامۆستاشوان باسی کرد لە تەمەنی پێگەیشتن و دوای بەرەو پیربوون جیاوازی هەیە لە نێوان ئەگەر کەسەکان ئاسایی بن وەرزش نەکەن ینی پیاوێک و ئافرەتێک کچێک و کوڕێک لە هەمان تەمەنە بەستمێ جۆری سروشتی پێگاتەی بەستەرەکان فەرقی هەیە بەدڵنیایەوە ئێمە لە ڕووی عیلمیەوە ئەڵێن ئافرەت زیاتر ترسی پچرانی بەستەری هەیە بەڵام ڕۆژانەی بینین پیاو زیاتر تووشە بێت بە بۆنی جۆری ئیش و جۆری ئەو یاریانی کە ئیکەن ینی ئێمە تاک و ئافرەتێکە بینین دووگۆڵێکات بە سەدان پیاومان هەیە کە بەتابەتی لە وڵاتی خۆمانە بۆ ترسی توشبوون ئەگەر یەکسانیان کەین ئافرەت زیاتر ترسی هەیە توش بێت بەڵام ئێمە ڕۆژانە پیاو زیاترە بینین بە بۆنی شێوازی جوڵە و ئیشەکانیانەوە دکتۆر هەوکو هەموو نەخۆشیەک بێگومان چارەسەری هەیە ئێمە جاریوای بیستینەڵێ نەشتەرگەری بۆ بەستەرەکەی کراوە کە بەستەری پچراوە ئایەوەی جەنابەت باست کرد جاری وایە لە بەشی خوارەوە بەشێ لە ئێسکەکەش لەگەڵ خۆی هەڵەگرێ یا لە ناوەڕاستە ئەپچڕێ یا چەند حاڵەتێکی توژە بێ نەشتەرگەری بۆ بەستەرەکان بە فعلی ئەم قسەی ڕاستە ئەنی تەندروستیە زانستیە ئەکرێ و ئایا تا چەند با بڵێن نەجاحە دەهێنێ ئەم نەشتەرگەریە ئێمە ئەگەر بێنە سەر چارەسەری پچرانی بەستەر بە تایبەتی بڵێن پچرانی بەستەری ئەژنۆ ئەتوانی بیکەین بە دوو بەشەوە بەشێکیان چارەسەرێکی نانەشتەرگەریە بەشێکیان چارەسەرگەری نەشتەرگەری دروستکردنەوەی بەستەرەکەیە چارەسەرە نانەشتەرگەریەکان ئەوەیە کە ئەگەر نەخۆشەکە نەیویست نەشتەرگەری کە لە کاتێکا کە نیشانەی زۆر نەبوو ئەو کاتە ئەتوانین بە مەجموعی عیلاج طبیعی و دوورکەوتنەوە لە هەندێک جوڵەی غەڵەتکەیتر نابێت بیان کات و علاج و بەکارهێنانی بە تایبەتی لە سەرتایە بۆ هەمویان ئەوە ضرورە بزانن نەخۆشەکە پێویستەکە سەهۆڵ خاتە سەر شوێنی ئازارەکە نەیچەمێنێتەوە زۆر ئەزیەتی نەیەماوەیەک نەچێتەوە سەریاری بەلانی کەمون تا 6 هەفتەی تر دوای 6 هەفتە ئەگەر زانی هێشتا ئازارەکەی هەر ناڕەحەتی ئەکات باشترە دکتۆر بیبینێت
بۆ مەسەری لایەنە چارەسەری پزیشک نەشتەرگەریەکە ئێمە چەند حاڵەتێکمانەیە کە زەڕورە بەڕاستی نەشتەرگەری بکاتەوە یەکەم لە گەنج و لە مناڵە لەو کەسانی تەمەنیان توانین بڵێن 45-50 ساڵ کەمترە باشترە بیکاتەوە چون کاریگەری خراپی زۆر زیاتر لێ دەرەکەوێت دوم لەو کەسانی هەستەکات کۆنتترۆلی ئەژنۆی نەماوە بەڵانسی نەماوەکو جاران ناتوانێت کۆنتترۆلەکە پێویستەکان نەشتەرگەری کاتەوە نەشتەرگەریەکە بەشێکی ئێمە ئەگەر ئەو بەشانە بێت کە ئێسکی لەگەڵا دەرچووە ئەگەر لە سەرتاوە بێ ئەتوانین هەر ئەو ئێسکە بەبەستەرەکە و دایکوتینەوە بە ئێسکەکەی خۆیەوە بەڵام ئەگەر لە ناوەڕاستە پچرا بۆ ئەو تۆزە زەحمەتە دوورینەوەی زەحمەتە چون ئینی نابێت لەبەرەوە بۆی دروست ئەکرێتەوە چۆن ئێمە این لە ژێی ماسوولکە وتمان بەستەر ئەوەیە کە ئێسک و ئێسکە بەسێتەوە ژێ ئەوەیە کە ماسوولکە ئێسکە بەسێتەوە لە مەجموعە ژێمان هەیە لە هەنێ شوێنە ئەتوانین وەریگرین وەکو سپێرێک هەن لەوێ دروستی ئەەکەینەوە بە نازور ئەچین دایکوتینەوە پێشتر ئەو شوێنە پاکەکەینەوە بەسەرە کۆنەکە لە خوارەوە بە بڕگو لە سەریشەوە بە هەمان شێوە دایکوتینەوە بە ئێسکەکەوە ئەو کاتە ماوەیەک لەسەر عیلاج تەبیعی ماوەیەک لەسەر خۆپارێزی بەهێزکردنەوەی ماسوولکە و بەستەرەکانی ئەژنۆ دوورکەوتنەوە لە هەڵە جوڵانەوەی ئێسکەکە ئەتوانین بڵێن لە ماوەی 9 مانگ بۆ ساڵێک ئەتوانێت بگەڕێتەوە سەرباری ئاسایی و ژیانی ئاسایی و بە دڵنیاییەوە ئێمە ڕۆژانە ئەوانە ئەەکەین نەخۆشەکە لە 6 مانگ ئاگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی لە 9 مانگ بۆ 12 ساڵ ئەتوانێت ئەگەر هیچ مشکلێک نەبێ و کۆرسی عیلاج تەبیعیەکە بە جوانی جێبەجێ کات ئەتوانێت بگەڕێتەوە سەر یاریکردنی جانانیش دکتۆر زۆرترین ئەو کەیسانەی دێنە لای بەڕێستان یاخود ئەو زۆرترین ئەو کەیسانەی لە کوردستان هەن زیاتر چین ینی سەرچاوەی ئەو سەرچاوەکە زیاتر دووگۆڵیە بڵێ دوای ئەوە کەوتنە لە بەرزاییەوە دوو گۆڵش بەداخەوە ئێمە وەکو هەر شتێکی تر وەرزشش بۆ خۆی عیلمە بەڕاستی وەکو ئەوەی کە ملەنینە هەر سیاست ملەنینە باسی عیلم ملەنینە باسی هەموو شتێک وەرزشەکەشمان وا لێ کردووە کابرا هەڵەسێت لە دوای کرێکاریەکی زۆر ئەچێت 2 ساعت دووگۆڵیشی پیاکە بێ خۆ گەرمکردنەوە بێ وەرزشێکی پێش ئەو بێ ئەوەی کە خۆی ئامادە کات بێ بزانێت چۆن کەلیانە خۆی بخات بێ بزانێت کە دوای کەوتن چی بکە باشترە بێ ئەوەی کەسێکیان لەگەڵا بێ پزیشکێک یا کەسێکی معالجتوبیەکی شارەزار لە مەسەلەکە لەبەرەوە بەڕاستی نەکانمان زۆرن ئەو کەسانی کە یاری ئەەکەن و بە شێوەیەکی توانین بڵێن ناپرۆفیشناڵ یاری ئەەکەن تووشی زەبری ئەژنۆ زۆر ئەبن زۆریش بەستەری پچڕانی ئینمان هەیە کە بەداخەوە ئەمەش زۆر بێرە زۆری خۆیان چارەسەر ناکەن تا ئەگەنە دەرەجەیە کە کاریگەری لاوکی دروست ئەکات یعنی کارێگیری لاوکی چێکە تۆ بەسەرت توچرا ئەو ئێسکانە لەکتری ئێن ئێمە لە ناو ئەژنۆە جگە لە ئێسک کرکراگەمان هەیە دوو ئسفنجی هیلالیمان هەیە کە پێڵێن کرکراگەی مانگی یا غزروفی هیلالی بە عەرەبی ئەمانە ئیشی ئیمتیساسی ئەو سەختەیە کە ئەژنۆکە دروستی ئەکات ئەوانش ئەدڕێن وردە کرکراکی سەر ئەژنۆکەش سەر ئێسکەکانیش برینارە بن تووشی سەوفانی ئەکەن یعنی ئێماڵێن ئەگەر لە 6 مانگی سەرەتایە نەخۆشەکە ئەگەر ئستیبڵیتی یا ئەگەر باڵانسی تێکچوو بێت دروستی نەکاتەوە لە مستەقبەلا تووشی بە توشبوونی بە سەوفان زۆرە بێت وەرزەکان دەورە بینێ کاکتۆر بوون لە وڵاتی ئێمەیە بە فرو باران و بەستەڵک زۆر جار ڕوو ئەدا ینی خلیسکان و کەوتن و ئەمانە بەڵێن لە وەرزی زستانە لەگەڵ وەرزی هاوین و بارە ژمارە ئەو نەخۆشانی کە بەستەری بابن بەستەرەکانیان نەبچڕە بەتایبەت ئەژنۆ زیاترە بن بەدڵنیایە توانین بڵێن هەر وەرزێک سەبەبێکی خۆی دروست ئەکات ئێستا زیاتر لە وەرزی بەهارە لەوانی کە لە شاخڕەوی و کەوتن لە شاخ زیاتر ئەبینین لە وەرزی هاوینە زیاتر یاری دووگۆڵێکە زیاترە شەوان یاری دووگۆڵی شەوانمان زیاترە بە زستانە ئەتوانی بڵێن ئەو خلیسکان و نەمان زۆرتە بەدڵنیایەوە دکتۆر هەر دەربارەی کەش و هەوا زۆر جارەڵێ کە قاچم سەرمایە بێ ئەژنۆم ئازاری ئەکرێ ئەمە بەستەرەکان بە یاخود ئازار لە سەرمایە لە هەموو نەخۆشیەکان لە سەرما ئازار زیاتر ئەبێت یەکێک لە سەبەبەکان کە ئازار زیاتر بەدڵنیایە سەرما ئازار زیاتر دروست مەمەستمەیە بەستەر بە پلەیەکی ناتوانین بڵێن تایبەتترە نامەسبێ هەیە حاڵەت هەیە بەستەریش بەهۆی سەرماوە تووشی ئەگەر بەستەری پچڕابێ ئایا بە سەرما ئازارێکی زیاترەوەی بەدڵنیایە زیاترە بێت زۆر جارەڵێ مەسەل لە کاتی دانیشت بۆ نمونەم حاڵەتی من دانیشتوم بۆ نمونە دوای
بوون ساعاتێک هەز بە ئازارێک کرێ لێرە ئەمە هەرتە شنجێک یاسا یاخود بەسەر زیاتر ئەوە مەجموعەیەک خۆکارمانەی بە پێی تەمەن ئەگۆڕێت زیاتر ئەوە مەسەلەکە چیە ئەوانی کە ئەگەر بینە سەر باسی بخێنە سەر باسی بەستەر یەکێک لە سەبەبەکان شلی بەستەرەکانی ئەژنۆوە ئەکات کلااوی ئەژنۆ لە بەڵانسی خۆی نەمێنێت لەو ناوەڕاستە نەمێنێت زیاتر ئەشکێتەوە گیرە بێت لەسەر ئێسکی ڕان بەمەش کڕکراەکان زەخت لەسەر یەکتری دروستەکەن ئازار دروستەکەن کاکتۆر ئەگەر ئێمە بمانێ بزانین فشاری خوێنمان بەرزیان نزمە یا بزانین چاوریەکانمان لە خوێنە بەرزیان نزمە دەچین لە ڕێی تاقیگەوە دەزانین کاتێک مناڵێک گەنجێک بە تەمەنێک هەر تاکێک لەم کۆمەڵگەیە چۆن بزانێ بە چ تاقیکردنەوەیەک چی بکە بزانێ ئایا بەستەرەکانی گرفتی بۆ دروست بۆ پچراوە نەپچراوە بۆی کە تۆ فەرمووت دوای 6 مانگ ئەگەر عیلاجینەکە وەکو بڵێ مزعافاتی دیکەیە بێ ئەنی چ تاقیکردنەوەی یا چ شێوازێکی ئێوە بە ئەو نەخۆشیان ئەو کەسی سەردانتانەکە ئەزان بەستەرەکانی کێشەی نیە خۆی باشترە ئەو کەسانی کە زەبری تون بەر ئەژنانەکە زوو سەردانی پزیشکن بەڕاستی پزیشکی تایبەتمەند بەو نەخۆشیە ئێمە کە نەخۆشەکان ئەبینین سەرەتا فەحسیانەکەین مەجموعەیەک تاقیکردنەوە هەیە کە لە بێڵێن فەحسی سەریری کە لەسەر ئینەکە ئیکەین ئەزانین کە ئایا تا چەندێک بەستەرەکەی شل بووە ئەزانین لە چونگە مەزەخت لە ئەژنۆکەکەین بۆ پێشەوە بۆ دواوە بۆ جانبیەکان مەجموعەیەک فەحسی تایبەتی خۆی احتیمالاتێک دروستەکەین یەک دووسێ لەوانەیە ئەمانێکی کیان ڕوویا بێت پاشان نەخۆشەکە بە پێی ئەوە ئەنێرین بۆ فەحس بۆ ئەوانی کە ئێمە ترسیمان هەیە پچرانی بەستەری ئەژنۆمان هەیە زیاتریان نێرین بۆ ئێماڕای ئەوەی پێڵێن ئەشعی ڕەنینی مەگوناتیزی یالان وڵاتی خۆوان وا باو پێڵێن ئەشعی تەنووری ئەمە بەدڵنیایە و پێمان ئەڵێت کە ئایا بەستەرەکەی پچراوە لەگەڵ یا هیچ کاریگەرێکی تری لەسەر کڕکراگە و ئسفنجی ناو ئەژنۆ و بەستەری جانوبیەکان یا لەسەر ئێسکەکە دروستکردویان ینی بە ئەشیای ڕشوسپی دەرناکە بە ڕشپی دەرناکەوێت نەخێر ئەشعی ڕۆژی بەس ئێسک دەرەخات دکتۆر زانستی پزیشکی بەتایبەت زانستی دەرمان زۆر چارەسەری مەسەلەن داهێنانی تاکراوە بۆ نمونە کەسێک خوێنی زۆر خەست بێت لە ڕێی حەپێکەوە مەسەلەن تەڕەکرێتەوە یاخۆت ئەو بابەتانەی تر هیچ دەرمانێک هەیە وا بکە مرۆڤێک کە مەسەلەن بەستەرەکانی تووشی لاوازی بوون لە ڕێگەی وەرگرتنی دەرمانەوە بەستەرەکانی بەهێز بێتەوە بەداخەوە نەخێر بەڵێ مەجموعی دەرمانمان هەیە کە بنەهۆی بەهێزکردنی بەستەر و ماسوولکە و ئێسک وان هەمووی پێکەوە بەڵام ئەمانە بەبێ کافی نین بەبێ ئەوەی نەخۆشەکە خۆی بپارێزێ لە مەسالی قەڵەوی لە مەسالی وەرزش لە مەسالی نەکردنی هەنێت جوڵەی هەڵا بۆ خۆی کاریگەری کافی نییە نامەوێت بینەران بترسێنین بەڵام ئەگەر بەستەرێک بپچڕێت دوای نەشتەرگەری بۆ بکرێ ئەو کۆرسانەی باست کرد دوای 9 مانگ تا ساڵێک و 2 مانگ با بڵین ئاسایە بێتەوە ئەکرێ بڵێن ئەو بەستەرەوە خوجارانی لێ دێتەوە یان هەر پێویست بەوە هەیە تۆ زۆر وریای خۆت ئەگەر سەرەتا بتوانی ئەو کۆرسە بە جوانی بە کاملی دروستکەیت باشتر لەوەی خۆت قوتەکەی ینی ئەوەی کە ئێمە دانین قوەتی لەوەی کە بەهێسترا بەڵام هەر ترسی پچران و برینداربوونی هەیە ئەگەر بە جوانی نینەکەیت لە ساخێکەش هەر ترسیەوەنیە فریاگوزاری سەرەتایی بابەتێکی زۆر گرنگە لە هەموو بوارەکانە ئەگە یاریزانێک لە گۆڕەپانێکە لە کاتی مەشقوڕایەن یا لە کاتی یاریکردنایان هەر کەسێک لەو شاخە کۆمەڵک برادر پێکە ئۆڕۆن بۆ شاغڕەوی یان ئەوەی باست کرد لە زستانە کەسێک هەڵە دێرێ یان ئەخلیسکێ تووشی ئەو بابەتا بێ لەو حاڵەتە تا گاتە لای ئێوە گرنگترین ئەو فریاگوزاری سەرەتایانە چین بۆی کە ئەم نەخۆشەکە تووشی ئەم گرفتە بووە خراپتر نەبێت تا گاتە لای ئێوە دەستخۆش بێ پرسانێکی زۆر بەجێیە ئەوەی کە ئێمە ئەیبینین من بزمێک هەڵە ئەکرێ بەڕاستی لە هەمووی زەقتر یاریزانەکە دوای ئەو تۆزی ساحەتەکە ئەگەڕێتەوە یاری کەواتە ئێماڵێن ئەگەر کەوتی زانیت زەبرێ بەر ئەژنۆت کەوت پێش هەموو شتێک مەگەڕێرەوە ناو یاری ئەمە یەک دوو قاچەکەت محاولەکەم بۆت نەتەقێنن بۆت نەجوڵێنە وڵا سوڕاو با بۆی بتەقێنم چونکە جاری وا هەیە ئێمە 3 دەرەجەی برینداربوونی بەستەرەمان هەیە دەرەجەی 3 پێویستی بە نەشتەرگەریە 1 و 2 لەوانەیە بە خۆپارێزی و بە عیلاج طبیعی و بە ئیسراحەت چاک بیت لەوانێت پچرانێکی کاتی لە سەدا 40 کەمتری بەستەرەکە پچرابێ کابرا بۆت بتەقێنێ ئەویش تریشت بۆ لێکاتەوە هەڵە دوکتۆر وڵا ئازارێکی زۆر بوو کە بۆیان تەقانم ئازارەکە نەما لەبەرەوەی برینەکە نیو برین بووە
کە تۆ قرتانت ئیتر لێک جاوێت تاو ئازارەکەی کەمی کرد کەواتە تۆ زەرری لیای نەک ئەوەی قازانجت پێگەیشت بێ ئەمە دوو سێ لەو کاتەیە ئەگەر محاولەکە سەهۆڵ بقاتە سەر شوێنی ئازارەکە و بەرزی کاتەوە و پێی لەسەر نەڕوات مەدارشەقی یا بە شێوازێک بیگەێنە شوێنێکدا بتوانێت بێ ڕێکردن بگاتەوە شوێنی خۆی ئەمە زۆر زۆر ئەم سەهۆڵەیە ئەم ساردیە بۆ ینی بۆ گەرم دانەپۆشتێ بۆ سارد بێت سەهۆڵ خستنە شوێنی بەرکەوتن چی ئەکات دوو شتمان بۆ دروستەکە یەکەم ئازارەکەی نایهڵێت بە بۆنی سڕبوونی دەمارەکانەوە دووەمیش بۆری خوێنەکان بۆریشکە خوێنەکان تەسکە کاتەوە بە تەستکردنەوەی بۆریشکە خوێنەکانەوە ئەکات ئاوسان کەم بێتەوە بەمش کاری ئازار و ناڕەحەتێکی کەمترەوێت خوا دەست خۆش بێت دکتۆر ئەگەر ئێمە درکمان بە بابەتێکی گرنگ نەکرد بێ دەربارەی پچڕانی بەستەرەکان گرنگ بێ بۆ بینەرانی یاخود بۆ کەسانەیە و گرفتانیان هەیە پەیامێکتە بێ بۆیان سپاسانەکەم هەستەکەم زۆر شتەکانمان باس کرد بەڵام تەنها شتێکە دووپاتیکەینەوە ئەڵێن لە زانستی پزیشکە خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن بەڕاستی بۆیە دووسێشت زۆر گرنگە یەکەم لەوانە یەکەم خۆپارێزیەکان وەرزش زۆر زەڕورە بەڵام بزانین چۆن بیکەین وەرزش بۆ هەموو تەمەنێک لە 1 ساڵی و گرنگە هەتاکو و 100 ساڵی بەڵام بزانیت تەمەنی تۆ بۆ چ وەرزشێک گونجاوە و چ جۆرە وەرزشێک بیکەی بەڕاستی زۆر زەڕورە ئێمە گەر سەیری یاریزانە نێودەوڵەتیەکان کرد هەمویان لە تەمەنی 35 ساڵی ئیتر کەمیان نەگەنە چل زۆر بێت لە تەمەنی 35 ساڵی واز لە دووگۆڵیەنن چونکە دووگۆڵی بەڕاستی یاریەکی قورسە یاریەکی ئاسان نییە بۆ تەمەی سەر و 35 ساڵی تر ئەبێ بزانین چۆن ئەیکەین بزانین پێش یاری چۆن خۆمانی بۆ حازر ئەەکەین بە چ شێوازێک ئەیکەین ئەوە زۆر گرنگە دوم بۆ مەسەلی بۆ خۆشمان بۆ لاشە بەڕاستی گرنگە خواردنێکی تەندروست و وەزنێکی تەندروستمان هەبێت زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا لۆنی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی سوپاس بووی کە لەم بابەتە لەگەڵمان بوویت.